دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی پەیامێکی گرنگی بڵاو کردەوە. ئامانجی پەیامەکەی سەرۆکی حکوومەت ئەوە بوو کە بەرچاوڕوونی سەبارەت بە ئەو بابەتانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێیەمدا جەختی لەسەر کراوەتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بێت کۆمەڵێک پرسی پەیوەندیدار بە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی دموکراتی کوردستان و هەروەها بەشداریکردنی تیمی وەزاری یەکێتی لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان داخرایە ڕوو خوێندنەوەی جیاواز بۆم پەیامانەکرا. من زیاتر لەمەوێ قسە بکەم سەبارەت بەو بابەتانەوە کۆمەڵێک پرسی دیکە پەیوەندیدار بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر نووری عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتیم لەگەڵە. زۆر بەخێر بێ دکتۆر. بەڕای بەڕێزت ئەو پەیامی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە بە تایبەتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان شەفافیت و بەرچاوڕوونی لەبارەی ئەو بابەتانەی کە ڕوون نەبوو لای هاوڵاتیان تا چەندە گرنگ بوو لەم کاتەدا و چۆن خوێنەوەی بۆ دەکرێت. زۆر سوپاس. هەڵبەتە ماوەیە کە هەندێک کێشە لە نێوان پارتی و یەکێتی هەیە و بە تایبەتی برادرانی یەکێتی دەڵێن کێشەمان لە حکوومەت هەیە دەبووە بەڕای شتێکی زۆر باش بوو کە جەنابی سەرۆکی حکوومەت بە شەخصی خۆی ئەو کێشانەی خستە پێش چاوی خەڵکەکەی کە خەڵکی هەموو هەرێمی کوردستان بزێم کێشەکان لەکوێیە و لە چێ وەستاوە و بە چ شێوە لە هەمان کاتیشدا پێشنیاری چارەسەرکردنیشی چییە خستە ڕوو. جا زۆر گرنگ بوو ئەم کێشانە بخرێنە ڕوو بۆی خەڵک لێ ئاگادار بێت. باشە. یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام کاتێک کە گلەی کردووە لە حکوومەت لە ڕێگەی میدیاکانەوە ئەم گلەیانەی خۆی گەیاندووەیە بە شێوازێکی دیکە بەڵام ناکرێ ئەم گلەیانە لە نێو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیراندا باس بکرێت بۆچی لە میدیاوە پەیام ئاراستی یەکتر دەکەن. ئەوە بەڕاستی خۆی دەبێت ئەو کێشانە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەکانی هەندێک بڵێن بچووکتریش بێ لە کۆبوونە ئەنجومەنی وەزیران ئەو کێش و گیر و گرفتانە چکە لە حکوومەتدا کێشەی وا ڕۆژ بە شێوەیەکی ڕۆژانە دێتە پێش و هەمیشە قابلی چارەسەرکردەوە نابێ لێگەڕێ گەورەش ببێ بگاتە ئەم ڕادەیە. بەداخەوە ماوەیەک بوو برادرانی یەکێتی لە ڕاگەیاندەکاندا گلەییان هەبوو لە پارتی لە حکومڕانی لە حکوومەت لە هەموو شتێک هەتا پێش سەری ساڵ بە چەند ڕۆژێک ئەو هەڵمەتەیان وەستاند کە داوای گفتوگۆ کرا لەگەڵ پارتی کە کۆبوونەوە لەسەر ئاستی مەکتەب سیاسی بکرێت. هەڵبەتە ئەم کێش و گیر و گرفتانە بێ کۆبوونەوەش چارەسەر ناکرێت دەبێت زنجیرەیە کۆبوونەوەی ئامادەسازی زەمینەسازی خۆش بکە بۆ کۆبوونەوەی سەرەکی کە گیر و گرفتەکان چارەسەر بکرێت. ئەوەی دوێنێ جەنابی سەرۆکی حکوومەت خستە ڕووی پوختەی ئەو کێشانەیە کە هەن خرا پێش خەڵکی هەرێمی کوردستان کە هەمویان ئاگادار بن و بە تەسەوری منیش کە حکومڕانی دەکەی دیدگای حکومڕانی زۆر گرنگە. پارتی هەمیشە حکومڕانی هەموو هەرێمی کوردستان و حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە باسی شارێک یان ناوچەیەک یان ناوچەگەری نەکراوەتەوە. برادرانی یەکێتی هەمیشە باسی سلێمانی و ناوچەگەرایەتی دەکەن دێن بە دیدگایەکی تەسکەوە تەماشا حکومڕانی دەکەن. باشە. ئایا زمینە سازی بۆ گفتوگۆ و دانوستانە زنجیرەیە کە ئێستا ماژتان پێکرد دەبێتەکردنەوەی دەواازەیەک بۆ گفتوگۆی بەردەوام هەیە پارتی نیازپاکی نیشانداوە بۆم کۆبوونەوانە لەگەڵ یەکێتی؟ بەڵێ پارتی چاوەڕێی وەڵامدانەوەی یەکێتیە بۆ کۆبوونەوە. مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان خەبەری ناردووە بۆ برادرانی یەکێتی کە کۆبوونەوە بکرێتن و ڕەنگە هەندێک کۆبوونەوەش کرابێتن لە خوار ئاستی مەکتەبی سیاسی و پارتی لیژنەی پێکێناوە لە ئاستی مەکتەبی سیاسی و لە حکوومەت و لە پەرلەمانیش کە بۆ گفتوگۆ لەگەڵ برادرانی یەکێتی. وەڵام نەدراونەتەوە تا ئێستا؟ هەتا ئێستا وەڵام نەدراوەتەوە کاتی کۆبوونەوەش دیاری نەکراوەتەوە. باشە. ئەم حکوومەتە کە پێکهێنراوە حکوومەتەکان بە گشتی کە پێک دەهێنرێت لە هەرێمی کوردستان پارتە سەرەکیەکان تێدا بەشدارن. یەکێتی نیشتمانی کوردستانیش بەشێکە لە ئەو حکوومەتێک کە ئێستا حکومی هەرێمی کوردستان دەکات. دەکرێت تۆ لە حکوومەتدا بەشدار بیت لە هەمان کاتا گلەیت لە کارەکان و ئەجەندای حکوومەتی شەبێت؟ خۆی هەر حکوومەتێک کە دروست دەبێت پێشتر چەند کۆبوونەوە دەکرێەوە گفتوگۆ دەکرێەوە لێک تێگەیشتن دەکرێت و لەسەر ئەو بنەمایش کارنامەی حکوومەت دەنووسێت. ئەو کارنامەش بە یەک دانیشتن و دوو دانیشن نانووسێ بێگومان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان دوو حزبی سەرەکی بۆ حکومڕانی لەم وڵاتەدا بە درێژایەتی هەرێمی کوردستان لە پاش ڕاپەڕینە پیرۆزەکەی ساڵی 91 پارتی و یەکێتی تەرەفی سەرەکی بوونە لە حکومڕانی لەگەڵ لایەنە سیاسەکانی تر.
ئەم کارنامەیە کە نووسراوە دەبێت ئیلتیزامی پێوە بکرێت و ئەو لایەنە سیاسیانە پارتی بێ یەکێتی بێ هەر لایەنێکی تریش بێ بە برادرانی گۆڕانیان سۆشالیستیان هەر لایەنێکی تریش بێ دەبێ ئیلتیزام بکە بە کارنامەی حکوومەتەوە بە چارچێوەی سیاسەتی گشتی حکوومەت و ناشکرێ لە هەمان کاتدا حکومڕانیش بێ و ئۆپۆسیزیۆنیش بێ دەبێ حکومڕانی ئەگەر پێخۆش نییە ئەو حکومڕانیە دەتوانێت لێ بکشێتەوە من نەباسی یەکێتی دەکەم هەر لایەنێک بێ بەڵام کە ئیمزای اتفاقیەی کرد کە کارنامەی حکوومەت دەبێت پەیڕەوی بکەوە دەبێت التیزامی پێ بکە. باشە پێتان وایە لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و دوو پارتی سەرەکی لە هەرێمی کوردستان چۆنن؟ ئایا گفتوگۆکان گەیشتونەتە بنبەستیا هێشتا ئاسۆیەک هەیە بۆ داهاتوو؟ ئایا ئەم دۆخەی کە ئێستا هەیە خزمەت بە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکات؟ نابێگومان ئەم دۆخە خزمەت بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیان ناکە چکە هەرێمی کوردستان قوارەیەکی سیاسی هەیە پاش دستور نووسینەوەی دستور ساڵی 2005 فدرالیەتی وەرگرتووە دامپێنانی نێودەوڵەتی هەیە ئەم قوارەیە ئێستا شەمە ماوەی ساڵێک زیاترە چ UN بێ چ هاوپەیمانان بن دەڵێن دەبێ ئاگاتان لێبێ ئەو قوارەیە بە هەموو شوێک بپارێزرێ بە نسبەت دۆخی نێوان پارتی و یەکێتی بەڵێ هەمیشە قابلی چارەسەرکردنە هیچ شتێکی وانییە چارەسەر نەکرێتن کێشە هەیە بەڵێ کێشە هەیە بەڵام ئیمکانیشە گفتوگۆی لەسەر بکرێەوە چارەسەریشی بکرێت. بەڵێ بڕیارەکە ئەمڕۆ برێت مەگۆرگ سەردانی هەرێمی کوردستان کات لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان سەرۆک بارزانانی و سەرۆکی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە دواتر سەردانی یەکێتی نیشتمانی کوردستان دەکات. ئایا لە کۆبوونەوەکانیاندا باسی ڕووداوەکانیم دوایە نێوان پارتی و یەکێتی یا بەشداری نەکردنی تیمی یەکێتی لە حکوومەتیش دەکات؟ بەڕاستی من ئاگام لە وردەکاری سەردانی برێت مەکۆرگ نییە بەڵام بێگومان ئەوەی من ئاگادارم ئەو باسی بارودۆخی ناخۆی هەموو عێراق و هەرێمی کوردستانیش دەکات. بێگومانیش ڕەنگە بێتە سەر ئەو کێشانێک کە لە نێوان پارتی و یەکێتی شتێکی شاراوان نییە و هاوپەیمانان هەمویان لێ ئاگادارن و هەوڵیش دەدەن پێیان خۆشە چارەسەر بکرێت هەمویان ئەو تەوەجەیانێ. بەڵێ یەکێک لەو بابەتانەی دیکە کە باسی لێو کراوە لە ماوەی ڕابردوو پرسی داهات بووە لە سنووری پارێزگای سلێمانی و جیا کراوەتەوە لە پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان دەگوترێتەوە کە داهاتی کە لە سلێمانی هەیە بۆ دژایەتیکردن و بربەست دروستکردن لە کارەکانی حکوومەت دروست دەکرێت یا کۆ دەکرێتەوە یا بەکاردەهێنرێت ئەمە چۆن دەچێتە چوارچێوەی کاری تیمیەوە کاری حکوومەتەوە؟ خۆی شێوازی ئیدارەدان ئەوەی ئێستا لە حکوومەت پەیڕەو دەکرێت شێوازێکی لامەرکەزیە. هەڵبەتە کە ئیدارەی رامەرکەزی بێت لە ڕووی کارگەریەوە دەبێت لە ڕووی داراییەوەش لامەرکەزی بێت. ئەوەی دوێنێ لە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەتدا هەبوو دەڵێ برادەرانی یەکێتی داوای سیاسەتێک و ئیدارەتێکی مالی مەرکەزی دەکەن کە تۆ ئەوەت کرد دەبێت ئیدارەی کارگێریش لە هەمان کاتدا مەرکەزی بێ نابێ بانێک و دوو هەوا بێ یعنی ئەمە علاقەیەتێکی تەردی عەکسی نییە کە ئیدارەی مەرکەزیت کرد ئیدارەی مالیش مەرکەزی دەبێتن. بەداخەوە ئەوەی ئێستا لە کۆکردنی داهات لە سلێمانی چ من مەبەستم لەوەیە لە داهاتی نانەوتی هەتا ئێستا ڕوون و شەفاف نییە بە نسبەت برادەران لای ئێمە ئەوەی مەفروزە کە بکرێتن داهاتی هەموو هەرێمی کوردستان بێتە ناو خەزینەی وەزارەتی دارایی کە ئەو صاحبی کۆکردنەوەی داهاتی هەموو هەرێمی کوردستانە بە نسبەت حکوومەتەوە لەوەیەوە بە پێی بودجە و پلان خەرج بکرێتن بە پێی پێویست بۆ هەموو شار و شارشکەکانی هەرێمی کوردستان. ئەوەی لە سلێمانی هەیە ئێستا داتایەکی دیار نییە داهات چەندە چەندێ چۆن دێ لە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ وەڵاهی ئەوە دەکرێت لە ئیدارەی برادەرانی ئیدارەی سلێمانی شاری سلێمانی خۆی بپرسی هەتا لە وەزارەتی دارایی هەتا ئێستا ئەوە ڕوون و ئاشکرانیش کە ڕوون و ئاشکرا بە حتمما جەنابی سەرۆکی حکوومەت و برادەرانی پارتی لە تیمی حکوومەتی پارتی دەیانزانی چۆنەوە وەزیری دارایی لە برادەرانی گۆڕان ڕەنگە لە خۆشی بپرسن لاوی زۆر دیار و ئاشکرا نەبێت چۆنە. زۆر باشە. بەڕێز دکتۆر نووری عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.